دوای دیاریکردنی بەشێکی زۆری ئەو مادە و بڕگانە یاساکە ناکۆکە و دەقەکانی دەستور لەگەڵی هاوتانین. لیژنەکەمان پێشنیاری کرد کە پارێزەرێک دیاری بکرێت بۆ ئەوەی لە بەردەم دادگای ئیتیحادی باڵا تانە بگرێت لەو یاسایە. بە خۆشحاڵیەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێشنیارەکەیان قبول کرد و ئامادەی هەموو جۆرە پاڵپشتێکیان کردین لە پێناو سەرکەوتنی ئێمە لەو شەڕە یاساییەدا. ئەوە بوو بریکارنامە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پارێزەرێک درا بۆ تانەگرتن لەم یاسایە. خۆشبەختانە و بە خۆشحاڵیەکی زۆرەوە ئەمڕۆ ڕۆژی داوای تانەکەمان بوو و ئێمە توانیمان براوەی ئەو تانەیە بین کە لە دادگای ئیتیحادی باڵا تۆمارمان کردبوو. مادەی 12 مادەی 16 مادەی 17 لەو یاسایە هەڵوەشێنرایەوە. مادەی 12 تێدا باس لە فۆرمی خۆراک لەگەڵ ناوی دەنگدەران دەکات لە سجلی دەنگدەران ئەگەر هاتوو متابق نەبێت ناتوانێت دەنگ بدات. ئەوە هەڵوەشایەوە چونکە کۆمیسیۆنی هەڵبژاردن ناوی دەنگدەران لە سجلی تۆماری دەنگدەران تۆمار دەکات. مادەی 16 باسی لەوە دەکرد کە ئاوارەکان ئەگەر هاتوو لە ناو پارێزگای خۆیان نەبوون نەتوانن دەنگ بدەن. ئەو مادەیەش هەڵوەشێنرایەوە چونکە خۆتان دەزانن ئێستا ئاوارەیەکی زۆر لە پارێزگاکانی خۆیان نیشتەجێنین بۆیە مافیان نەدەبوو کە دەنگ بدەن. ئەو مادەیەش هەڵوەشێنرایەوە. مادەی 17 کە تانەمان لەوەشدا بوو ئەوان ئیجباریان کردووە لەو یاسایە کە دەبێت بە ئیجباری دەنگ بدرێت، بەڵام ئەوە زدی دەستورە چونکە دەنگدان مافە ئیجباری نییە.